ئەڵێ ئێمە بە علمانیەت کوفر نییە، ئیلحاد نییە، ئەوە هەموو ئەوروپا بیخوێنەوە. چێ لەسەر ئاینە گیرە لە ئەوروپا؟ بەعکسەوە خەڵک لە ئاین و مەزهەب سڵەکاتەوە ئێستا لە ئەوروپا. کەس لەسەر ئاین و مەزهەب لە ئەوروپا ناگیرێ، ئەو پەڕی دەوڵەتی علمانین و ئەو پەڕی دەوڵەتی دیموکراسی. ئەنجاڵە با ئەقڵیەتی داخستنی دەرگاکانی دیالۆگ، ئەقڵیەتی شمشێر هەڵکێشان، ئەقڵیەتی خۆکوژی، ئەقڵیەتی مزگەوت پڕکردن لە هەژمونی دواکەوتن، ئەمانە لابین. مامۆستا منەوەرەکانمان، پێشکەوتوەکانمان ئەوانەی خزمەتی زۆری گەورەیان کردووە لە ئەدەبە، لە ئەقڵیشە، لە ئارامی کۆمەڵایەتیە، لە ئاستی کۆمەڵایەتیە، لە ئاشتی کۆمەڵایەتیە. با ئەمانە بێن لەگەڵ هەموو ئەو نووسەرانەی کە باوەڕیان بە مەدەنی، کە باوەڕیان بە ڕۆشنگەری هەیە، بە ئارام ئارام مناقەشە بکەین بۆ ئەوەی خانەکانی یەکتر بدۆزینەوە. ئەوان لە خانەی خۆیان و ئێمەش لە خانەی خۆمان. ئەمە ڕێگایەکی دروستە، هەر ئەبێ وای لێبێ. ئەوە هەموو ئەوروپا بخوێنەوە چێ لەسەر ئاین ئەگیرێ لە ئەوروپا؟ بەعکسەوە خەڵک لە ئاین و لە مەزەب ئێستا سڵەکاتەوە لە ئەوروپا. کەس لەسەر ئاین و مەزەب لە ئەوروپا ناگیرێ. ئەو پەڕی دەوڵەتی ئەلمانی و ئەو پەڵی دەوڵەتی دیموکراسی با عەقڵیەتی داخستنی دەرگاکانی دیالۆگ، عەقڵیەتی شمشێر هەڵکێشان، عەقڵیەتی خۆکوژی، عەقڵیەتی مزگەوت پڕکردن لە هەژبوونی دواکەوتن، ئەمانە لابین. مامۆستا منەورەکانمان، پێشکەوتۆکانمان، ئەوانەی خزمەتی زۆری گەورەیان کردووە لە ئەدەبە، لە عەقڵیشە، لە ئارامی کۆمەڵایەتیە، لە ئاشتی کۆمەڵایەتیە، بە ئەمانە بێن لەگەڵ هەموو ئەو نووسەرانەی کە باوەڕێن بە مەدەنی، باوەڕێن بە ڕۆشنگەریەیە، بە ئارام ئارام مناقشە بکەین بۆ ئەوەی خانەکانی یەکتر بدۆزینەوە، ئەوان لە خانەی خۆیان و ئێمەش لە خانەی خۆمان. ئەمە ڕێگایەکی دروستە، وەر ئەبێ وای لێ بێت. فەرموو خۆیمە لە سامانتان لە خزمەتایە، دەیان مەلای تریشتان لە خزمەتایە و بەو ئاوازە هەڵەپەڕن کە ئێوە ئەتانێ. ئەی بۆ دەرەقەت نایە. هەر مەلایەک توخنی ئێوە کەوت گەڕ و گولە بێ لە بەرچاو میلەتەکە. هەر مەلایەک لە ئیتیحاد العولەمای پارتی بێچێتی بێ، گەنجی مسلمانی خواناس لە دوایە نوێژ ناکە. ئیلا مەگەر خۆی باوەڕی وابێ ئەشێ ئیسقات الفەرزەکە بکەم، یعنی ئەشێ نوێژەکەی لە دوا ببێ جائزە جائز نییە، چونکەوە فتوایەک لەسەرەوە هەیە کە نوێژی خۆ دەکەیت واقعت لەسەر عەقیدەی ئەوە نییە. ئەجینا ئەگەر زانی نوێژی لە دواوە ناکە. هەر مەلایەک توخنی ئێوە بکات و سووکەوێ، توخنی پارتی وێچێتی اونجا چ جای دابڕان وەکو دژە تیرە ڕایە، هەر دژوە ئیسلام و هیچی تر.